کاتێک مادی ئەلێکزاندەر بۆی دەرکەوت کە دەتوانێت جانتا دروست بکات، ویستی شتێکی ڕەنگاوڕەنگ و گەشت بکێشێت، بۆیە ئەو گوڵی هەڵبژارد. لەبەرەوەی من زۆر حەزم لە گوڵ و گوڵزارە. نیگارکێشان بەشێک لە هیوای ئەو بوو، ئەو حەزی لە هونەر و دەستڕەنگینی بوو. مادی تەمەنی 6 ساڵە و نەخۆشی شێرپەنجەی هەیە. سەبەتەی بازارکردن تایبەتە بەو گوڵانەی ئەو کێشاویەتی کە ڕۆژانە پێوی سەرقاڵ دەبێت. ئەمڕۆ لە ئەفرۆشگای هۆمگود لە سەرئاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەفرۆشرێت، وەک بەشێک لە بەرنامەی ساڵانەی هۆمگود کۆکردنەوەی هاوکاریە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە کە دەکرێتە ناو سندوقی هەڵمەتی جێمی. نەخۆشەکانی وەکو مادی و خێزانەکانی وەکو ئەلێکزاندەر هانی ئێمە دەدەن کە ساڵانە ئەو کارە خێرخوازە ئەنجام بدەین. بۆ هەر جانتایەکی فرۆشراو لە ئێستاوە تاکو 26/6 هۆمگود نیوەی پارەکە دەبەخشێتە سندوقی جێمی لەگەڵ لە 100% داشکاندن بۆ ئەوانەی ناویان تۆمار دەکەن. لە 18 ساڵی ڕابردوودا ئێمە هاوکاری ئەو خێزانانەمان کردووە کە ململانێ لەگەڵ شێرپەنجەدا دەکەن. سوپاس بۆ کارە هونەریەکەی مادی کە لە بازاردا مامەڵەی پێکرا. جانتاکانی ئەو ئێستا بە شانازیەوە لە زیاتر لە 450 کۆگا و فرۆشگا نیشان دەدرێن کە هاوکاری ئەو منداڵانە دەکات کە وەک مادی نەخۆشی شێرپەنجەیان هەیە. ئەو زۆر ئازاری بینیوە و زانی کە هۆمگود کارێکی لەو جۆرە دەکات کە بتوانێت ڕاستەوخۆ پارە بۆ چاودێریکردنی توشبووان دابین بکات کە لە ڕاستیدا بڕێکی چاوەڕوان نەکرا بوو.